سڵاو بەرنامەی ئەم جارەمان لەگەڵ بەڕێز سەیدا عەبدوڵڵا ساڵح دەبێت. بەڕێزیان هەر لە گەنجیەوە چوونەتە ناو ڕێزەکانی شۆڕش، پاشان هەر لە سیاسەتا بەردەوام بوون تا گەیشتونەتە پلەی وەکیلی وەزیر، پاشانیش لە ساڵی 2006 بۆتە ئەندامی پەرلەمانی عێراق. سڵاو سەیدا. سڵاو، سپاس بۆ ئەم دیدارە. بەڕێزت وا دیارە هەموو ژیانت لە ناو پێشمەرگایەتی و سیاسەتا سەرف کردووە. لە کەیەوە چوویتە ناو سیاست؟ لە ساڵی 74 پاش تێکچوونی ئیتیفاقیەی یازدەیاندار کە شەر دەست پێ کرد چوومە ناو ڕێزی شۆڕەش و هەر لەوێ ماینەوە و ئیتر تا نەکسە و تا دوای نەکسە و دوای نەکسە چیت کردیانی؟ دوای نەکسە چووینە ئێران، فترێکی کەم من مامە لە ئێران، چەند مانگێک بە حەقیقەت. دوای لەوێ نامەیەکی جەنابی کاک مەسعودم برد لەگەڵ خۆم بۆ چوومە سووریا. براکم نەیتوانی بوو بێتە ئێران لە مەنتەقەی زاخ و دهۆک، پێرە نەگەهشت، ئەو چوو بووە سووریا. چوومە سووریا لای ئەو و لەوێ زۆر ئاستان لە ڕێگادا بوون. ئەو نامەیەم بردە بوو لای ئەو. 16 ڕۆژ لە جەزیرەی بوتان مام، چونکە کە گەیشتم جەزیرەی بوتان بە منیان گوت ئێستا دەرباز مەبە. طبعا هەموو بە قەچاغی بوو ئەم ڕێبازە، دەرباز مەبە چونکە عەبدوڕەحمان ساڵح کە برامە ئێستا شەهید بووە، گوتی ئەوە حجزە لە سووریا لەسەر پارتی و لەسەر بنەماڵەی بارزانی. جەماعەت برادران یەکەتی لەوێ ئەو کاتە دەستیان بە جوڵە و ئیشیان کرد بوو. گوتی حجزە لە لای ئەوانەوە، بە ڕێگای ئەوانەوە حجز کردەوە. بە حەقە 16 ڕۆژ مامە لە جەزیرەی بوتان. دوایی هەر دەرباز بووم کە چوومە وێرە خۆشبەختانە پاش چەند ڕۆژێک بەر بووەوە، یعنی هاتە بینیم لەوێ. نامەی چی بوو بردت بۆ براکرد؟ نامەی جەنابی کاک مەسعود بوو بۆ ئەو بۆ ئەوەی ئێمە خەریکی چینە و چی ئەکین و ئەبێت چی بکین و ئەبێ چۆن خۆ ئامادە بکین و ئەبێت چۆن ڕێزەکانی خۆمان ڕێک بێخین جارێکی تر. لەسەر ئەم وەزع بوو، یعنی چکە ئەمە پاش نەکسە بوو بە 3 مانگ. ئەوەی من ئەڵێم من مانگی 8 لە ئێران دەرچووم بە قەچاغی لە ڕێگای تورکیەوە بوو سووریا. ئەوەی کە بینیم احتیمالە دەستپێکی مانگی نووی هەر 2005 بوو. یعنی تو ئەو ڕێگای بە سیارە هاتوو چۆتە کردیا بە پێ؟ هەندێکی بە پێ، هەندێک بە سیارە. چۆن لەناو تورکیا ناگیرن؟ ئەو کاتە لە تورکیا وەزعەکەوە ئەوە نەبوو، یعنی زۆر توندی نەبوو لە ناو تورکیەوە، ینی سەیتەرات و ئەو شتە نەبوون، پرسی هەویە و شتی وایان نەدەکرد خەڵک ئەیتوانی بێت و کە گەشت بە شوێنی سیارە لێە ئەیتوانی بە سیارە باش بێت و بڕۆوە. باش براکەت بۆچی هەر لەبەر ئەوەی کە پارتیە گیرا بوو لای؟ براکەم لەبەر ئەوەی سەر بە کاک مەسعود بارزانی بوو گیرا بوو، چونکە براکەم کە شەهید بوو لە شۆڕەشی ئەیلۆ مەسئولی قاعیدەی پاراستنی مەنتەقەی زاخۆ بوو. یعنی قاعیدەی پاراستنی مەنتەقەی زاخۆ ئیشی لە تورکیەش دەکرد، لە سووریەش دەکرد. مەسئولی ئەو قاعیدە بوو، لەسەر ئەوە گرت بوویان. کەی شەهید بوو براکەوە؟ یعنی دوای شەهید بوو؟ دوای ئەوە لە دوای ئەوە شەهید بوو کە لە سووریا گەڕایەوە و هاتە کە شۆڕەش بوو کە لە نهاتی 77 بوو کە شەهید بوو. لەو کاتێ؟ بەڵێ. باشە، بەڕێزت هەر لە سەرەتاوە لەگەڵ بووی، یعنی پرسیارەکە ئەوەیە ئێوە لەگەڵ یەکێتی ئیتیفاقێک هەبوو لە ساڵی 76ەوە بزانن بۆ هێنانی چەک، ئەوە چۆن بوو؟ ئەمە پاش دەستپێکردنی شۆڕەش بوو. نەزانیت کە شۆڕەشی گوڵان دەست پێکرا، هین بوو، یعنی برادرانی یەکەتی پێش ئەوەی یەکەتی خۆی ئیعلانش بکە لە سووریا لە دەرەوە بۆ هاتبوونە دەرەوە. عەلی عەسکەری و دکتۆر خاڵد و ئەو مەجموعانە هاتبوونە دەرەوە، پێشمەرگەیان هەبوو، ئەوەیان هەبوو. ئێمەشی کە قیادەی موقەتە دروست بوو و پێش ئەوەی کۆنفرانسی بەرلینی پارتی بکرێتی قیادەی موقەتە ئێمە لە ناوەوە بووین، ئیعلانی شۆڕەشمان کرده بوو. معادلەیەکی خراپ هەبوو، یعنی برادران یەکەتی لە مەنتەقەی سلێمانی بەهێز بوون،
بەڵام قوەتی سیاسیان و لۆجستیکیان ئەبووە لە سووریا بێ يعني ئەبووە حکوومەتی سووری یارمە بەڵێ بەڵێ حکوومەتی سوچکە ئەوان ئیعلانی خۆیان لە سووریا کرد بە سووریا ئامادە بوون دەعمیان بکێ بەڵام ڕێگا نەبوو ئێمە ئەو ڕێگایە یعنی ئەوان لە سلێمانی بەهێز بوون نەیان دەتوانی دەستیان نەدەگەشتە سووریا کە چەک و شتی وا بۆ خۆیان بێنن ئێمەش لە منتەقەی بادینان یعنی زیاتر بە قووەت بووین بەڵام سووریا لەگەڵ ئێمە نەبوو سووریا دژی ئێمە بوو سووریا بۆ دژی سووریا دژی ئێمە بوو چونکە یعنی جارێ ئێمە نەهجی تازەی ئێمە نەدەناسی دووەمیش بە حقیقت زۆر ئیش کرابوو لەسەر سووریا سێش ئەو کاتە دیارە لە سووریا مەجموعە دەستگا هەنە یعنی هەرێک دەسەڵاتی خۆی هەیە هەر فترەیەک یەکێک لەو دەستگانە دەسەڵاتی زۆرتر دەبێت لە ئیدارەی ئەمە سیاسەتێکی سووری معروفە چەندین ساڵە ئەو کاتە ئەو دەستگای دەستی زۆر دەڕۆشت لەگەڵ ئێمە نەبوو دژی ئێمە بوو دەستگای چی بوو؟ دەستگای ئەمنی عسکەری ئەمنی سیاسی سووریا دەستگای مەسەلەی حزبی بەعسی عێراقی ئەوەی عایدی سووریا بوون لە قیادەی قەومی لە قیادەی قەومیە و عێراقیەکانی حزبی بەعسی عێراقی بەڵام جەناحی سووری وەکو باقریاسی وەک ئەو مەجموعاتانە مجموعەتی زۆر بوون ئەوان لەگەڵ ئێمە نەبوون دژی ئێمە بوون تەسیریان دەکرد لەسەر عمومی سیاسەتی سووریا یعنی لەسەر ئەوە حکوومەتی سووریا لەگەڵ ئێوە نەبوو تەئیدی یەکێتیە کرد بەڵێ ئەو جەناحی ئەو کاتە دەستی زۆر دەڕۆیشت پشگیری یەکێتی بوون باش یەکێتیش نەیەتوانی چەک بێنێ یەکێتیش نەیەتوانی چەک دەرباز بکە بگەێنێ منتەقەی خۆیان لە سلێمانی و ئەوە بووە هەولی دەدا چەک دەرباز بکێت لە هەندە مناتقی ناو عەشائیر و هەندە تەنزیماتی خۆیان ئەو حزبێک هەبوو لە کوردستانی باکوور دەدەکەدەن پێیان دەگوت دەدەکەدە و هەندە خەڵکی تر هەولیان دەدا هەندە چەک دەرباز بکەن بە نهێنی لە لای ئەوان خەزم بکرێ لە شوێنی جیا تا ڕێگایەک بدۆزنەوە بگەینە برادرانی خۆیان ئەو معادلە چەوتەکە بوو بۆ چارەسەرکردنی ئەو معادلە دوو ڕێگا هەبوو یان ئیتیفاق بکەین بۆ هەردوو لامان باشە ئیتیفاق ئەو ئیتیفاقە ڕێگای بۆ یەکەتیش دەکردەوە و ئەو ئیتیفاقە ڕێگای سووریا بۆ ئێمەش دەیکردەوە کە ئیستیفادە لە سووریا بکەین خصوصا لە حدودی سووریا ئێمە مسەیترین یان ئەوە یان شەڕ یعنی بێن بە زووری ئەو ڕێگایە بکنەوە و دەستیان بگاتە سووریا بە حقیقت ئیتیفاق کرا ئەو ئیتیفاقە ئیتیفاقێکی باش بوو جەنابی کاک مەسعود هاتە سووریا لەگەڵ مام جەلال ئیمزایان کرد ئیتیفاقێکی 6 نقطە بوو ئیتیفاقەکە باش بوو على ئاساس چ چەکی بەدەست چ لایەک بکەوێ بە هاوبەشی دەربازی ساحە بکرێ دەربازی کوردستان بکرێ و تەوزیع بکرێ بەسەر پێشمەرگە هەر منتەقەیەک پێشمەرگە بتوانێ بچێ لێ ئیش بکێ هەموو کوردستان یعنی ئێمە مافمان هەبێ بچین لە مناتقی سلێمانی و مناتقی تر کار بکەین ئەوان مافیان هەبێ بێ لە مناتقی ئێمە کار بکەن بە تەنسیق لەگەڵ یەک و دوو یەکتر حملەی ئیعلامی دژی یەکتر نەمێنێ پێش ئەوە هەندە حەوادث لە بادینان ڕوودا بوو لجنەکی تحقیقی لە بوو ئەو حەوادثانە دروست کرا مجموعە خاڵ بوون خاڵی باش بوون لجان لە هەرێم دروست کران لجنەک لە قامیشلۆ دروست کران لجنەی عولیا هەبوو ئەم هەموو لجانە کەوتنە ئیش بوو ئەوەی ئیتیفاقەکە جێبەجێ بکرێ یعنی من خۆم ئەو کاتە نوێنەری قیادە بووم لە هەرێمی دوو و لەگەڵ لایەنی یەکێتی دکتۆر خالد سەعید نوێنەری یەکێتی بوو بە حقیقت ئەو لژنە فترێک ئەو جانانە فترێکیان ئیش کرد و ئیشی باش کرا و
هندا سلاحات هندا دابش کرا بردران بو مناطقي سليمانية بو مناطقي هرمي دولة أو ليري إيما بو منطقي هرمي يكي إيما لبادينان چنده چک گیشتا ایما گیشتا اوان خریق بو او معادله چوتکه چارسر بکری برگای اتفاق برگای آشتیانه بلان بداخه و باش او بفتره یک اتفاقه که تکچو اگری تکچو نکش بقناعتی من او بویا يعني برادران یکتی هزي اواني ناو خوي كردستان زور بقوتر بو لهزي اواني دروي كردستان يعني ناوخو بقصي دروي ناكر نبت هواواتي هند شتك عقليان لي بالريبا اي كرت شتي عقليان لي بالريبا نيدكر نيان ذكر وايماش چونك ايماش اعلاني شورشي جولان مان كردو بيش او كونفرانسي بارتي لبرلين درزبه پیش اوی اندامانی قیاده موقته لوی هل بجرین خلقه کی زور ل کادره کی زیرک ل کردستان بود دستی به شورش کرد بون اوان آگاهی لو مواضعانه نبو و حقیقت هرچند لایمه او ظاهره گلک کم بود چون که برادرانی ایمه همو زور بیان ملتزم بون به اوامری قیاده من نالم 100% بلام تا حدکی باش برادرانی ایکتی او التزامه لای اوان کمتر بو لای ایمه لبر اوه اتفاقه که زوری نخواهان یعنی ابوا بردوام به ابوا او کشانه نمینه ابوا موضوعه که يعني اگر او اتفاقه بردوام با هیچ کشک ما ندم الا بینی ای بو چی بردوام نبو هو کارکی چی هو کارکی حساباتي ناوخوي هر لايك هبو حساباتي ناوخوي كتي هبو حساباتي ناوخوي إما هبو حساباتي دروي إيماش يعني حساباتي دروي إيماش شي إيران بيت شي عراق بيت شي دوايا زاني باش نكسي شورشي أيلول باش نكسكا أو چند حزبایتیایی که لکردستان درست بود شتکی طبیعی نبو بو خلقی اما بو همومان يعني شتك تقريبا بزور خوي فرض كل سر واقعي هرمي كردستان لو يعني شريك حزب او تعدديي حزبي اما فلان حزب اما فلانه اما فلانه نبا شواكي طبيعي وقناعتي همومان انه اما ضرورته قناعتي همومان اما ابي ببي قناعتي همومان بس حزبي شورشي تشك داريك فرا حزبي كوا اذان يعني اخر وايا يتر اما درزبو ام واقعات درزبو بداخل واش ام فرا حزبياي كدرزبو لكردستان ظروفك وايبو ابي بچك دار باشا بابلا الشراري تكچوني او اتفاقيه تشيبو يعني يك نقناعتي زوربي ايما باو تعددية كهيا با او وضعيك اما فلان حزب چكداري خوي هبي اما فلان حزب چكداري خوي هبي او اما يك دو بهزبوني اواني لناو خوي كردستان زياتر لواني لدروي كردستان كخريك اتفاق واشتوابون يعني حساباتي ناوخوي هاللايك جيه كتيبة شي ايما بنت زائدا رنگا دستي اواني بالذاتي سوريا دستي دريج بو بلا موضوع چونك كاتفاق كبو او جماعة حزب البعثي وقوتم جناحي عراقي جناحي سوريا زود پشگیریه کتیبو الاوقات علاقات من درز بو لگل هندک دزگای دولتی سوری لو فتره چند مانگی که او اتفاقی بردوان بو مکتب من لوی کرایه و
رنجة اوانش تشجيعي هلا يكرد بانه اما دعمي ايوه اكين اما وطن بو اكين اما وطن بو اكين نمباشر برز لو كاتع مام جلال كهاتو بو كردستان برز تشوف بولاي بوتي تشوت يعني اها او فتره باص لك الخليج اتفاقات كتيك بتشروجك من ده بحقيقات لهرمي دبوم كان تشككي جنبه يعني كان كلاشينكوفك بون ده 15 كلاشينكوفك بون ده ار بي جي بون شتيوا خليج ما بولاي منطقي برادراني خومان لولا يعني لمنطقة بلين جركو روس دول بالكاتي أولا منش على أساس اتفاق هيا نهده بيش مرقم لقلابو شوين على أساس ببم لرقا تفاصيل زورة بلام لرقا و درزبو كبتش ملاي دكتور خالد بارقاي لدولي غوستابو الرقم لدولي غوستانا نار داروش بيش دولي غوستا ابو سر شاخاكا بكم بتشم بمنطقة لولان واولا وادرز ابو ابي بتش ملاي دكتور خالد شو ملاي وضعك مأساوي درزبو بحقيقة قبولي نقر سلاحك هبم قبولي شي نقر سلاحك بقرين موش يعني ابي سلاحك تسليمي او بكم كاكا خبوتشي او وضع درزبي قلت والله وايا اتفاقك او اتفاقك نما او اتفاقك تكتشوا طبعا او فتره يا هيش وسائل اتصالي نمان بولا بيني خومان نائما ناوان يعني طامن لهرمي دوشتك بيجاش با روجها دايويست خبزان متشي هيا تشنيه مهم لو وضع مأساوية من بريار مدا انه ليلة مذبحة درس نكري لسر ده كلاشينكوف وشتيوا وتنباشا تو كورقك مبو بنوسا اولا من تورقت بزوري زور بعينه يعني مترهي ورقك ناس نوسي دائما من الشهاتم دواي او فترة مام جلال هاتا كردستان شو باش چند روجك جيشت بو كردستان شو ملاي ورقك بشانم دا قلت مام جلال او موضوعك وايا بو مشرح كر هذاك مو سلاحا بو بقرين نوا فترة يعني چند ساعتك لوي مام قلت اتواني باش چند روجك تربي قلت مبسر شو قرامه و 15 روج زياتر تيبر بون ديسا شو موا لا اخير هيك بدس نكو زانيم يعني سلاحك نموا يان اوانا مستعدنين بقرينا سببك لو اوانا منش قلت باشا نانجلا لو من دروم يتر او دو جرهات ملاي جنابت شتيك الرو بدي بخوف ايوه تحمل المسؤولية لكن اما نايكين قراينا و منش بدواي موضوعك كوتم تا معلومات بيجاشت انه قوتك يان شو بو منطقيك لمنطقة جوار بتشونا السلاح بينن اما تشون كميناك ماندانا روجي البياني هات نكات ناو كميناكا باش اويت بيان نقول بابا او سلاحي لا سر اشتي ولاغ واشتي ويا بيلن وخوطان بس سلاح برون قبول يا ناكر بو بطاقة السلاح مان همو قرت او سلاحها همو مان قلت سلاحك يزور بو بحقيقة حود دوشكا بو دوسا سيصد كلاشينكوف بو دنيا هيكي ار بي جي وبي كي سي وعتاد واشتوابو چار پنج روش خريكي نقل كردني او سلاحه بو المباركة كاي خومان انجا اوان كمام جلال هاتبو وعلي عسكري وانا همويان هات بون او دولي غوستال بو مقري دكتور خالد همو خلقي خويان هنا بو يعني اوي بچك اوي ببيچك على اساس چك كيان لوي بقاتي همويان بچك بكرن كچك كيان نگهشتي توشي اوكي زور بون يعني توشي شكستكي زور بون دواي اولا برادراني اواني كچك يان بو حشار دابو لا اوانم قولي بو
وتی بەخوا ئەو چەکەتان نەگرت بە ئێوە دەفەوتان چکە پلانەکە ئەو بوو چەکەکە پێ بگایە و ئەوان ئیتر بەو قووەتە زۆرە هجوم بە ئەوە بێن شەرت نییە بێن هجوم بکەن بەڵام بێن دەڕۆن دێن دەچن بۆ حدودی سووریا کە خەڵکش لەوێ ببێنێ ئەو هەموو قووەتە و ئەو هەموو چەکە و ئەو هەموو نازان چییە هەلبەت ئەوانەی لەگەڵیانە تەشجیع دەبن قووەتەکەیان زۆرتر دەبێت زۆر باشە کاک عەبدوڵڵا من هێمە سەر ساڵی 1970 و 1982 ئەوانە دامەزراندنی پارتی گەل بەڕێزت یەکێک بووی لە دامەزرێنەرانی ئەو پارتە پارتی گەل لەگەڵ پارتی دیموکرات لە ڕووی ئایدۆلۆجیەوە فەرقیان نەبوو یا هەر شتی شەخصی بوو پارتی گەل کە دروست بوو وەکو حزبێکی چەپی تەواو مارکسی لینینی چەپێکی خەست و هەموو کەوادری پارتیگەل لەسەر ئەوە پەروەردە دەکڕان ینی نە هەروە ینی هیچ کەس نەدەبوو کادر ئەگەر داخلی دەورات و شتیوە نەبێ لە بۆ ئەو مۆزوع حتا پێشمەرگە هەموو داخلی دەوراتی فکری دەبوون و داخلی دەوراتی ئەوە دەبوون کە هاتی نەبوو بۆ کوردستان لە شوێنێک نانمان نەما ئاردمان هەبوو لە نزیکی حدود بوو هنا ئاگری خۆماندانا و سێلەکەماندانا و یەکێک هەویری دەکرد و یەکی ترپانی دەکرد و لەسەر سێلی دانا من لەگەڵ یام ئەوەی لەسەر سێل وەرم دەگێڕا و هینم دەکرد ینی ژیان لەناو پارتیگەل ژیان وەکو یەک بوو یەکسان بوو هیچ ئەوەک نەبوو زۆر سپاس سەیدا لە ئەڵلقەی دووەمدا بەردەوامە بین لەسەر ئەم باسە بینەرانی خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی دیدارمان لە ئەڵلقەی یەکەمدا لەگەڵ بەڕێز سەیدا عەبدوڵڵا ساڵح تا دیداری دووەم یا ئەڵلقەی دووەم خواتان لەگەڵ